ولا فندق ئەمڕۆ لە یادی 16 ڕۆژی هەڵەبجە توانیمە کار لە شانۆی بکەین باوکاری چەند هونەرمەندێک و لایەن و بەرپرس و
حزبی حکومی و دەوایرەکانی شاری سۆران ئامان زمانەوە بوو ئێمە بڵێن وەکو گروپی شانۆی پاشای گەورە بڵێن ئێمە ڕاپەڕین و هەڵەبجەوە ئەنفالمان هەر لە بیرە ویسمان بەبیرە کەسانە ببێنینەوە کە بەداخەوە ناڵێم لە بیریان کردو بەڵام لە بیریان بێت باشترە. ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی هاتسۆی شۆران ساڵانە وەکو نەریتێک لە گشت بۆنەکانی ئادار و نەورۆژ لە ئامادەکاریدان و بە تایبەتی لە 16 سێ هەموو ساڵێک ئێمە بە بۆنەی ڕووداوە دڵتەزێن و قێزەوەنە مێژوویەکەی کە دشت بەگەلی کورد ئەنجام درراوە ئێمە ئامادەکاری ئەەکەین بۆ یادکردنەوەی ئەم یادە و بەرزنرخاندنی و بە تەنسیق و هەماهەنگی لەگەر گشت دام و دەستگاکانی تری سنووری دەڤەری سۆران و هیوادارم ساڵانە پەرە بەم بۆنەی بدرێ بۆی زامی هەلەبجە لەبیر نەکرێ و نەوەکانی ئەمڕۆ و گەنجەکانمان تاریخ و مێژووی دوینەی گەلەکەمانیان لەبەرچاو بێ. ڕایدی هاتسۆ دراوە لەتیفی حیا بەڕێوەبەری پەیوەندی و ڕاگەاندن لە بەڕێوەبەرایەتی هاتسۆی شۆران.